دیارە بە ڕێزان وەک ئامادەکاریەک بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەوا بڕیارە مانگی 6 ئەمساڵ ئەنجام بدرێت. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان یەکەم قۆناغی ئامادەکاری دەست پێ کردووە کەویش بریتە لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران کە ماوەی ئەم نوێکردنەوەی تۆماری دەنگدەرانە مانگێک دەخایانێ دەست پێ دەکات لە بەرواری 2/1 ئەم مانگە تاکو و کۆتایی 2/2 بۆ ماوەی ئەم مانگە سەرجەم هاوڵاتیان و دەنگدەران ئەتوانن سەردانی ناوەندەکانی تۆمارکردن بکەن بۆ دڵنیابوونەوە لە بوونی ناوەکانیان بۆ دڵنیابوونەوە لە بوونی ڕاستی و دروستی ئەو داتەوە زانیاریانەی کەوا لە ناو تۆماری دەنگدەرانە هەیە و لەگەڵیشە ئەو هاوڵاتیانی کەوا ئەو دەنگدەرانی کە وەفاتیان کردووە مردوون ئەکرێت لە ڕێگەی کەسوکارەکانیانەوە تا دەرەجە چوار ئەتوانن بەپێی ئەو بەڵگەنامانەی کە مردووەکەی هێتی وەکو بەڵگەنامەی وەفات حەجەوی وەفات پێشکەشی بکەن و ناوەکەی بستڕنەوە. لە هەمان کاتە بۆ هاوڵاتیانی کەوا لە مەحافزەکانی تر هاتوونەتە سنووری پارێزگای سلێمانی نیشتەجێن و فۆرمی خۆراکیان نقلی پارێزگای سلێمانی کردووە ئەتوانن عەمەلیەی تەغییر بکەن واتە بنکەی دەنگدانەکەیان بۆ گوازرێتەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی بە پێشوێنی نیشتەجێبوونیان. دیارە بۆ مەستە بەڕێزان ئۆفیسی سلێمانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان 79 ناوەندی لە سنووری پارێزگای سلێمانی کردوتەوە لەگەڵیشە لە سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕین کردوتەوە لەگەڵ شاتیمی گەڕۆکمانە بێ کە سەردانی گەڕەکەکان ئەکەن بۆ مەبەستی عەمەلیەی تۆماری بایۆمەتری و دابەشکردنەوەی کارتی ئەلکترۆنی دەنگدان. هەڵبەتە ئێمە بەنسبەت ئاوارەکانیشەوە ئامادەکاریمان کردووە زیاد لە 10 ناوەندی تۆمارمان ئامادە کردووە بۆی کە ئاوارەکان سەردانی بکەن تۆماری بایۆمەتری تێ ئەنجام بن و ئەوانی کە کارتەکانیان بۆ گەڕاوەتەوەی بایۆمەتری چەند کارتەکانیان وەربگرنەوە لە هەمان کاتی شاتی میگەڕۆکمانە بێت کە سەردانی کەمپەکانەکەن کە بریتین لە کەمپەکانی ئاشتی و عەربەت لە ناحیەی تانجەرۆ و کەمپەی قەرەتوو و تازەدێ لە ئیداری گەرمیان.